الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيك ودسين خزمت سورة قاف كرب العالمين دفرمي بسم الله الرحمن الرحيم ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد. والله برزان لا آت بيش ترخواي يقول باسي مردني كر إنزا لدواي مردن جياني برزخة لدواي جياني برزخ أو زا قيامت دادي. ونفخ في الصور دیارە قیامەت بە نەفخی سوور دەست پێ دەکات کە ئەو مەسائیلی غەیبیە و ئەوەی لە قورئان و سونەدا باس کرایە بەو شێوەی پێویستە ئێمە ئیمانمان پێ هەبی. نەفخی سوور دیارە سوور با بڵێن وەکو کەڕەنایەکە کە وەکو لە زمانی کوردی بەو شێوەی وەسفی سوور دەکرێتن. نەفخی یەکەم دەکرێت بەوەی کەوە ژیانی دنیا کۆتایی پێدێ ئەوەی لە ژیاندا کۆتایی پێدێ. نەفخی دووەم نەفخی زیندووبوونەوەیە. ئیتر ونفخ في الصور ذلك يوم الوعيد ئەوەی کەوا باز دەکرێت لێردا والله أعلم نەفخی دووەمەکەوە نەفخی زیندووبوونەوەیە. دیارە هەر نەفخی یەکەمیش خوای گەورە سبحانه وتعالى ئەو مەلایکەتێکی تایبەت خوای گەورە سبحانه وتعالى تایبەتی کردێ بە نەفخی سووری یەکەم و دووەم کەوا ئیسرافیل عليه السلام. ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەسفیدا دەفەرمی کو كيف أنعم کو خۆشی لە خۆم ببینم لە کو خۆشی لە ژیانی خۆم ببینم لە کاتێکدا وا دەزانم کەوا صاحب النفخ ئەوەی کەوا ئەو مەلایکەتەی کەوا نەفخی پێ ڕاست پێردرایە. دەفەرمی قەد التەقەمە ئەوەی کەوا پێی ڕاست پێردرایە لە سوورەکە و لە کەڕەنایەکە ئیلتیقامی کردێ و دەوی لەسەر دانایە وحەنا جەبهەتە و هەروها نێوچەوانیشی خوار کردیتەوە و گوێشی ڕاگرتیە لە بۆ ئەوەی هەستی ڕاگرتێ فەرمانی پێ بکرێتەوە نەفخ بکە و یەکسەر نەفخ دەکات. سبحان الله. یعنی ئەو مەلایکەتە خوای گەورە سبحانه وتعالى ڕای سپاردێ بۆی کەوە هەر کاتێک فەرمانی پێ بکرێت نەفخ بکە نەفخ دەکرێت و کۆتایی بە ژیانی دنیا دێتن و ئینجا لە نەفخی دووەمیش خوای گەورە فەرمانی پێ دەکاتەوە ژیانی نوێ لە بۆ ڕۆژی قیامەت دەست پێ دەکاتەوە. ئیتر دەفەرمی ونفخ في الصور تەماشای پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم 1400 و ئەو ساڵ پێش ئێستا وای فەرمووە کە خوای گەورە ئاوا ئامادەی کرد لە هەر لەحزەیەک فەرمانی پێ بکە کۆتایی پێدێ. بەڵێ ئینجا دەفەرمی ذلك يوم الوعيد کاتێکەوە نەفخی دووەم لێ دەدرێ ئەو ڕۆژەیەکەوە ڕۆژی وەعیدە واتە ئەوەی کەوا رب العالمین لەسەر زمانی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە کتێبەکەی باسی کردێ لە هەڕەشەکردن لە کەسانێکی کافر و بێباوەڕ و تاوانبار ئەو ڕۆژەیەکەوە دێتە پێش ڕۆژی جەزایە ڕۆژی پاداشت و سزایە. ئیتر ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد. لەو ڕۆژەدا کەوا خەڵکی حەشر دەکەن لە بۆ ساحەی مەحشەر بە چ شێوەیەک هەر کەسێک ئەو دوو مەلایکەتەی کەوا والله أعلم وەکو زانان دەفەرمون کەوا لە دنیادا وەکو لە ئاتکانی پێشووتر فەرمووی کەوا دوو مەلایکەت لەگەڵ هەر کەسێکدایە کە کار و کردەوەکانی دەنووسن هەر ئەو دوو مەلایکەتەش ئەو کەسە کە زەندی دەبتەوە لە قبری لە دوای نەفخەی دووەم ئەو دوو مەلایکەتە دەیبەن و سەوقی دەکەن بەرەو ساحەی مەحشەر. وجاءت كل نفس معها سائق يسوق وشاهد وشهيد يشهد عليه. كواتا هر کەسێک کەوا زەندی دەبیتەوە هەر کەسێک خۆمان بینە بەرچاو کەوا ئەو دوو مەلایکەتە لەگەڵمانە یەکێکیان یەسوقه دەی هاژبا و دەیبا بەرەو ساحەی مەحشەر ئەوی دیکەیان کردەوەکانی کە نووسیتیانەوە بە هەردووچیان لە دنیادا لەسەریدا ئەو کتابەی لە دەستە وەکو شاهێدێک لەگەڵی دەڕوا بەرەو بارەگای رب العالمین دەیبا تاوەکو لەوێن دەرێ حسابی لەگەڵ بکرێ خوا پەناماندا. وجاءت كل نفس معها. کەس بەڕاستی بەڕێزان ژیان لەگەڵ ئەو ئاەتان زۆر گرنگە کەوا بێ شەک و گومان ئەو ڕۆژە چاوەڕوانی هەمومانە لە مردن و هەروە لە ژیانی بەرزەخ و لە زندیبوونەوە و لەو سەوقەی کەوا بەرەو ساحەی مەحشەر دەبردرێن و لەو مەلایکەتانی کە لەگەڵماندانە ئەوەی کەوا شاهدیمان لەسەر دەدەن و ئەوەی کەوا لەگەڵمان دەمان هاژوا و هەتا ئەو دەما بە ساحەی مەحشەر و لەبەردەستی رب العالمین ڕادەگیرین و حسابمان لەگەڵ دەکرێ و با ئێمەش حساب لە بۆ ئەو ڕۆژە بکەین پێش ئەوەی حسابمان لەگەڵ بکرێ. خوای گەورە پەناماندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين
وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.